خۆشەویستانی کورسات سڵاوتان لێبێ ئەم شەو لە بەرنامێکی تایبەتی ڕەهەندا لەسەر زەی بچووک و لە سنووری قەزای دوکان بە دیاریکراوی لە گوندی بەردەشانی سنووری بنگردی فستیڤاڵی پاییز کە بەشی گەنجانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گەنجە بەهرەمەندەکانی ڕێگەخا ئەمڕۆ لەگەڵ تا ئەم ساتانش ژمارەیەکی زۆر لە گەنجە دیارەکان لەو گەنجانەی کە توانویانە لەسەر پێی خۆیان بوەستن و هەرێکەی لە بوارێک کارێ بکە و پێشکەشی بە کۆمەڵی کوردی بکات لێرە کۆبوونەتەوە ئێمەش جیا لە بەرنامە جدیەکان تۆزێ دوورتر لە قەیرانەکان تۆزێ دوورتر لە جەوە جددی و سیاسیەکان هەم لەسەر ڕیتمی ئەو جەوە بەم ستایلە ئەم بەرنامە تایبەتتان پێشکەشەکەی لەگەڵ کۆمەڵێک لە میوانی تایبەت میوانەکانم کاک شاباس ئوزێری نوێنەری بەشی گەنجان لە نووسنگی جێگری سەرۆکی حکوومەت خاتو ژولیا ڕۆژنامەنووس خاتو دڵخۆش وەرزشوان کاکدانە هونەرمەند خاتوتانیا تەڵات وەکو ڕێکخراونە وەکو پاڵپشتی گەنجانت ناسێنین لێرە کاک نەبەز ڕەشاد ڕۆژنامەنووس خاتو ئەمەل سەرۆکی دەستەی گەشت و گوزار ئەویش گەشت و گوزارەکەی لێ بکەیتەوە وەکو پاڵپشتی گەنجان کاگاوکار ڕەشید نووسەر و وەرزشوان و خاتو شەمام هەم وەرزشوان و کاک زانست ڕۆژنامەنووس سوپاس بۆ هەموو لایەک سوپاس دواتر لە دیتێڵی قسەکان زیاتر یەکترە ناسی خاتوتانیا باسێکی ئەو فستیڤاڵەمان بۆ بکات تا چەند گرنگە بۆ پاڵپشتیکردنی گەنج ڕەنگەمە زۆر جار گرفتی گەنج زۆرە و کێشەی زۆرەوە بەیەک نەگەیشتن زۆر هەر یەکەمان لە شوێنێک یەکە ناسینێک لە شوێنێک یەکە بینین ئەمە چەند گرنگە بۆ کۆبوونەوەەوە ئەمە بەرفراوانتریش بکرێت. طبعا لەبدایەتەوە بڵێم کەوا من زۆر خۆشحاڵم فعلەن وەکو پشتیوانی بۆ گەنجان و خۆشم زۆر هەستم کرد کە گەنج بوومەتەوە کە لەنا ئەو هەموو گەنجە بەهرەمەندە دەستڕەنگینی دەنگ خۆشی بەڕاستی بەتوانە کە تەواجدمان هەبوو ئەلێرە خۆی فکرەکە ئەلێرانە ئەوەیە کە تۆ مەجموعەیەک خەڵک کۆ ئەکەیەوە کە شتێک هەیە کۆیان ئەکات قاسمی مشتەرەکەیە ئەو قاسمە مشتەرەکە لەوانەیە لە هەمووی لە عینەن بوارانە بێتن بەڵام بواری جیاجیا بەڵام گرنگ ئەوەیە هەر یەک لەم گەنجانە ماشەڵڵایان لێ بێتن داهاتێکیان هەیە چی بەدەنگ خۆشی بێتن بە وەرزش بێ بە نووسین بێ بە هەم بە هەرچی هەرێک و لەوانەی بە توانەکانی خۆیان و بە بەهرەکانی خۆیانەوە کۆبوونەوەشیان ئەلێرانە بۆ ئەوەی کەوا ببێتە مەجالێکیان فسحەیەک بێتن بۆ ئەوەی کە یەکەم یەکتر بناسن دووهەمیش بتوانن کە بڵێن ئەو بەهرەی خۆیان دەربخەن و لە هەمان کاتیشە وەکو ئەوەیە کە بڵێن بۆ زەخاوی مێشکە چونکە تۆ ئەگەر بتەوێ فعلەن بتوانی کاریگەربی دەبێ فکر لەوە بکەوە کەوا چۆن ناو بەناو دەبێ خۆت نوێ بکەوە تەواجدیان ئەلێرانە و بەم شێوەیە و بە دەستە جەمعی کە هەندێک پشتی زۆر جوانمان بینی ئەمڕۆ ئەوە شتێکی زۆر دڵخۆش کرد بوو و بە تایبەتی کە ئەم فستیڤاڵە ئەوە چوارەم ساڵیەتی یعنی شتێکی زۆر دڵخۆشکەرە بەڵام لە ناو سروشت و لە ناو تەبیعەت و بە تایبەتی زۆر باس لە مەسلەی ژنگە پارێزی کرا ئەم جارەیان کە شتێکە هەموو لایەک دەیزانین لە هەموو جیهانە ئێستا مەسلەی ژنگە شتێکی زۆر گرنگە و هەموو گەنجەکانی خۆشمان لێرە لە هەرێمی کوردستان ئەوانە مادام پرەی پێدەدەن ئەمە خۆی لە خۆیەوە پێشان دەداتنکەوە وەکو دەڵێن هیوادە کوردستانەکەی خۆمان مستەقبلێکی باشی دەبێت گفتگۆی زیاتر لەسەرەوەکەی کاک نەبەستۆکو ڕۆژنامەنووسێک سەرنجت لەسەر ئەم فستیڤاڵە سوپاس بۆ ئامادەکارانی ئەو فستیڤاڵە دوم ساڵە بەشدار دەبم و هیوادارم ئەم ساڵ ببێتە بڕاندێک و ساڵانە ئەو فستیڤاڵە بەردەوامی هەبێت دەکرێت فستیڤاڵی پاییز لە چەند شوێنێک ئەوها چەند شوێنێکی باش شوێنی باشمان لە کوردستان هەیە خۆشحاڵم لە هەم ساڵی پار هەم ئەو ساڵ خەڵکی باشم لێرە ناسیە هەست دەکەی من وای دەبینم ئەو فستیڤاڵە سپێسێکی باشە لۆ گەنجان چونکە زەختێکی زۆر لەسەر دەرونی گەنج و لەسەر خەڵک بەگشتیە لێرە سپێسێکی باش دروست دەبی ئێرە تاو سروشتیە تێکەڵی بە سروشت سەرمان دەبی گەرمان دەبی خۆمانەیە زۆر سروشتیە ئەمڕۆژ بایەشی لێ بکەم زۆر سروشتی زۆر جوانە ئەمە زۆر حەزم لێ بەڕاستی چالاکیەکان زۆر باشەوە ئامادەکارانی ئێرانە زۆر پەیوەندی بوونە هەمومان هەر گەنجین گەنجن هەمووتان تانیاخانەوەش هەر گەنجن تەبات چۆ گەنج ئینسان بەعقل و بەدڵ گەنج شەرتە
هیوادارم بەردەوامی هەبێتن وە فیسڤالەکە ڕۆژی زیاتری بێ خەڵکی کە مەزای زیاتری هەیە بێتەوە تایبەت ئەو گەنجانەی کە تموحی ئەوانەیە چونکە شوێنێکی باش و خۆش و ئارامکەرەوەی زۆر باشە خاتووە مەل وەک گەنجێک ئەو کاک سعدیڵێ ئێمەی کەمتر گەنج ئەم فستیڤالە چەند بیرۆکە یا فکری لا دروست کردی لەسەر ئەو زەی بچوو کە بتواندرێ گەشتیار بێنین بۆ ئێرە ئەو وەکو دکتۆر مەحموود زایی دەڵێوتی ئێوە هەر بە احترام و بە سروشتەکەتان ئەتوانن لۆبیەکی گەورەی نەتەوەیش بۆ خۆتان دروستکەن وانە ئێمە چۆن وا بکەین هەم ئەو بەهرەی ئەو گەنجە جوانانەکە بەشێکیان لێرە بەشدارن بەشێکیان لەوجی بەرنامەکەن مەسەلەن تێکەڵ بکرێ سفادە لە یەکتر بکرێ کاریگەریان لەسەر یەکتر دروست بێ بیرۆکەی جیاواز و بوارە گەشتیارێکش زۆر سپاس بۆ کورساتی عزیز سەرتا زۆر سپاسی بەشی گەنجانی نووسنگی جەناوی جێگری سەرۆک وەزیرانەکەم کە بەڕاستی هەر بوونی خۆی بۆ سادەییەوە ڕۆژێک بەسەربردنی لەگەڵ گەنجەکان ئەمە بۆ خۆی هێما و با بڵێن پەیامێکی زۆر جوانە بۆ تەواوی بەرپرسیارانی دەوڵەت بەرپرسیارانی سیاسی کە بێن لە ناو گەنجەکان گوێ بگرن لەگەڵ یانە ڕۆژێک یان کاتێک کاتەکانیان بەسەر بەرن و ئەمە بۆ من هەمووەکو سەرۆکی دەستی گەشت و گوزار هەمووەکو ژنێک کە تەمەنەی هەموو بەشێکی زۆری تەمەنم داوە بە پاڵپشتیکردن بۆ مافی گەنج و ژنان و مناڵان ئەمە بۆ من وانەیەکی تر بوو کە لەم چالاکیی کە ئەمڕۆ من بینیم ئەمڕۆ کە من لە بەیانیەوە لەگەڵم گەنجە جوانانم چەندین ڕێگەزی جیاوازم لە چالاکیەکە بینی ئێمە دایمەنەیڵێن هەر چالاکیەک لە کوردستان ئەنجام بدرێ جا چالاکیەکە تەندروستی بێ وەرزشی بێ هوەری بێ ژینگەی بێ هەرچیەکە جەتە خانەی بەرژەوەندی گشتی کە مەسلەی گەشت و گوزار پلەی یەکەم دێ بۆچی چونکە هەموو کەرەسانێکە گەشت و گوزار پێویستی پێێتی ئەمڕۆ ئێمە من لێرە بینیمان چالاکی ئەسب سواریم بینی چالاکی بە بازارکردنی بەرهەمە ناوخۆیەکانی خۆراکی کاری دەستی کە من ئەمڕۆ هەرێکێک لەوانەیە کە هاتە بوون بەشێک لە پاڵپشتیکردنی ئەو کچ و ژنانەی کە کاری دەستیان کرد دەستخۆشیان لێکم کە کچان و ژنانی ڕانیە و قەڵاتزە و منتەقەی پشدەر بوون لە هەمان کاتدا ئەو هەموو هونەرمەندە جوانە کە ئەمڕۆ گۆمان لە دەنگە ناوازەکانیان بوو کە ئاسوودەیەکی زۆر دەرونی بە هەمومان گەیاند ئەو تێکەڵاویە ئەو ڕێزگرتنە لە بەهاکانی ژینگە دۆستی ژینگە پارێزی گیانی وەرزشی کە لە هاوکاریکردنی ئەوە ئەمڕۆ کەسم نەبینی مەسئول بێ بەڵکو هەموم بینی بەرپرسیار بێ ئەمە زۆر گرنگە کە هەمومان بەیەکەوە ئامانجێکمان هەیە ئەویش با بڵێن خێراکردنی پلانەکانمان بۆ گەیشتن بە بەرژەوەندی گشتی بە ئامانجی ئەوەی کە خزمەتی گەنجەکانمان بکەین ئەمڕۆ گەنجەکان بە بیرڕای جیاواز من سوپاسی کاقوبا دەکەم کە کۆمەڵێ لە گەنجی کۆ کردوتەوە پەیوەندی بە سیاسەتەوە نییە و لەوانەیە حەزی لە دنیای سیاسەتیش نەبێ بەڵام لە دنیای خۆیەتی کە هونەرمەندە وەرزشوانە چالاکوانە وێنەگرە با بڵێن شێفە ئەمڕۆ هەموو جۆرەکانی ئەوەم بینی بۆیە هەر یەک لەو چالاکیانە بنمونە ئەم بینی کە وەرزشوانە دەیەوێت لە چالاکی ئاویەکە بەشدار بێت ئەسب سوارە دەیەوێت لە چالاکی ئەسب سوارەکە بەشدار بێت دەیەوێت بچێتە کاری دەستی لە خۆراکەکان هەمومان هەسمان بە ئاسوودەیە کرد کە خۆراکێکی پاک لەو گەنجانەی کە هەمویان علاگەی خۆڵیان بەدەستەوە بوونیان دەهێش هیچ شتێک لە زەویەکە بکەوێت ئەم هەموو ڕۆحی یارمەتیە و ئەم هەموو هاوکاریکردنە بۆ ئێمە دەبێتە ئەوەی کە داوا لە جەنابیان بکەین تەنها لە یەک شوێن و لە یەک کاتدا نەبێ بەڵکو دەبێ پێویستمان بەوەیە لە ناوچەکانی تری بادینان سۆران لە پێنجێن لە شارە زۆر لە شار باژێر هەموو ئەو گەنجانە بەهرەمەند بن بەم بەها جوانە و بەو بەرنامە جوانە کە ئومێ دەکەم هەمومان بەیەکەوە پاڵپشت بین بۆ ئەوەی دەنگ و ڕنگ و تەمەنە جیاوازەکان گۆڕینەوەی ئەزمون
ناساندنی یەکتر ئەمڕۆ من لە ڕێگەی ئەم کەمپینە جوانەوە گوێم لە کۆمەڵە گەنج گرت کە بەشێکی پەیوەستە بەرپرسیارەتی ئێمەوە بەشێکی پەیوەستە بە دازگاکانی ترەوە ئێمە چۆن هاوکاریان بین چۆن بەیەکەوە لۆبی دروستکەین بۆ ئەوی پەیامی ئەو گەنجانە بگەێنین و سەرنجام هەمومان بۆ ئایندەی ئەوان بۆ داهاتووی ئەوان و بۆ داهاتوی کوردستان وە کۆی تانیاخانیش وتی بەڕاستی ئەمڕۆ ژینگە دۆستیەکی زۆرم بینی لەوەی کە ئەم گەنجانە دەیانەوێ بەڕاستی کوردستان و ژینگەکەی بپارێزن هەموو ئەمانە دەکاتە ئەوەی کە هەرێکێک لەو گەنجانە هیوادارم ریپۆرتێکی خۆیان راپۆرتێکی هەبێ بۆ بەشی گەنجانی ئۆفیسی جەنابی کاقوبات کە چیان بینی و دەیانەوێت چی بێت و بە دڵنیاییەوە من لێرە سوپاسی کەکچەتەوە هەموو هاوکارەکان یەکەم کە بەشێک بوون شتێکی تر کە زۆر سەرنجی ڕاکێشام ئەمڕۆ تەواوی ئەو کەرەسانەی بەکارهێنرا کەرەسەی ژینگە دۆستی بوون ئەو ئەمە زۆر گرنگە ڕاستە هێشتا نەگەیشتین بەوەی کە 100% ئەو کەرەستانە هەمووی ئەوانە بێت کە پێویستمان پێیەتی بەڵام دەبینین لە دانیشتەکانمانەوە سەیریکە لەو خەیمانە لەو شوێنانەیەکن لە هەموو شتەکان هەستم کرد کە زۆر ڕەچاوی ئەوە کراوە کە دەبێت ژینگە دۆستی و ژینگە پارێزی بێ ئومێدی بەردەوامی و سەرکەوتن بۆ هەمویان و ئێمەش هاوکارە بین بۆ کۆی وتیشت ئێمە بەدڵوە بە ڕۆح بگەنجانە لەگەڵیانە دەمێنینەوە و گۆڕینەوەی ئەزمون لە نێوان تەمەنی ئێمە و گەنجەکان ئەمەش بۆ ئێمە وێنەیەکی ترە و ئینشاءڵڵا بەدات کاکاوکار ڕێستان لە معاناتی گەنج نزیکن وانێ من و تۆ هەوڕی نەزانم چیتە قوڵایی معاناتەکانە چی بکرێ بە ئەو گەنجانەشی کە پێی وایە لە وڵاتە دەرفەتێک نییە هان بدرێ ئەم فستیڤالەوای لێ بکە هان بدرێ یان تێکەڵەیەک دروست بکە ئومێدی لا دروست بکرێ و دوجار خۆی دۆزێتەوە ڕەنگە زۆر گەنج هەبێکە لە سوۆشیال میدیان لە شوێنێکە ئەڵێ من ئومێدم بە هیچ شتێک نەماوە بەڵام ڕەنگە گەر تەوزیفێکی کەسێکی زۆر بەهرەمەند بێ جیاوازیەشی نەبێ و ڕەنگە زۆر لە هەموو ئەوانی کە لێرن بەتواناتر چۆن ئەمە من دروست بکرێ بەڵێ کاکزانە من سەرەتا سوپاسی بەشی گەنجانی نووسینگەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتەکەم لە ڕاستیە سازدانی ئەم جۆرە لە فستیڤال سەلمێنەری ئەوەیە کە ئەگەر ئیرادە هەبێ لە کوردستانە کەرەسەی مرۆییمان هەیە و ژینگەیەکی لەبارمان هەیە کە بتوانێت توانا و قودرەت و هێزی ناوەکی ئەو گەنجانە دەربخین کە لە کوردستانە هەریەکە و لە بواری جیاوازە ڕۆڵی خۆی ئەبینێت لە ڕاستیە بێگومان گەنجانێکی زۆر هەن ڕەنگە دەرفەتی ئەویان نەبێ بگەن بەم جۆرە فستیڤاڵانە هەرچەندە لە شاری سلێمانیە ئەوەندێ من ئاگادار بم چالاکی جۆرەوە جۆر ئەنجامە درێ بۆ دەرخستنی توانای گەنجان بەڵام هێشتا کافی نییە چکە گەنجانێکی زۆرمان هەیە کە توانای مرۆیی زیاد لە حەدیان هەیە کە هی ئەوەن دەستیان بگیرێەوە لە مەجالەکانی خۆیانە ئاوڕێن لێ بدرێتەوە ئەم جۆرە فستیڤاڵانە لە ڕاستیە من ئەمە یەکەم جارمە بێن بۆ ئەم فستیڤاڵە ئەمە چوارەمە بەڕاستی ئەمە دروستکردنی کەشێکی زۆر جیاواز و ڕەنگا و ڕەنگی فراوێنەیە و دروستکردنی فەزایەکی جیاوازە لە ناو ئەو فەوزایی کە لە کوردستانە لە ڕووی ئیعلامی و سیاسی و ئیداریەوە دروست بووە یاخود لە ڕووی مۆزوعی مادیەوە کە هەمیشە ئیعلام ڕۆڵێکی خراپی هەیە و دەستخۆشی لە کورساتی ژەکەم بەڕاستی ڕاستەوخۆ یا بەردەوام لەگەڵ ئەم فستیڤاڵانەیە و ڕاستەوخۆی گوێزێتەوە بۆ بینەرانی ئەمە خۆی سازدانی ئەوەیە کە ناکرێ ئێمە هەموو ینی ڕۆ جوانەکانی ئەم وڵاتە نەبینین ئەم هەرێمە نەبینین مرۆڤە جوانەکانی ئەم هەرێمە نەبینین لە ڕاستیە پڕە لە مرۆڤی جوان و پڕە لە بیرۆکەی جوان بەڵام ئیرادەی پێویستە بۆی کە ئەم مرۆڤە جوانانە لە ڕێی پرۆژەی جوان و بیرۆکەی جوانەوە بخرێتە ڕوو زۆر باشە ئەو مایکە بەکاربێنە نەگەرەوە بێت تێرە مایکە خاتون بەڕێزت خات و شەمام ئەگەر باسێکی خۆت بکەیت لە چیا بەشدار بیت وە چ پەیامێکت لەو فستیڤاڵەوە کرد سەرەتا دەستخۆشی لە بەڕێستان دەستخۆشی لە بەڕێز کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان من شەمام شوانی ڕاهێنەری گۆڕەپان و مەیدانی هەڵبژاردەی عراقم ئەتوانم بڵێم بەپێی ئەو دۆخە سیاسی کە وڵاتی کەوتووە بەپێی ئەو لایەنە نەرێنی کە لە نێوان تۆڕی کۆمەڵایەتی و ڕاگەیاندنەکانە هەیە
ئەبینین لەوانەیە زۆربەی گەنجانی وڵاتەکەمان بێهیوابن لە وڵات بەڵام وەکو خۆم یەکەم ساڵمە بەشداری ئەم فستیڤالە جوان و نایە بە ئەەکەم بە هیوای بەردەوامی ئەم فستیڤالە چونکە بینینی ئەم کۆمەڵە چالاکیە بینینی گرنگیدان بە توانایی گەنجان ئەتوانم بڵێم ئەم فستیڤالە نەک تەنها ناوی فستیڤاڵی پاییزە دەتوانم بڵێم ناوی بنێم هەنگاوێک بۆ گەڕانەوەی هیوا بۆ گەنجانی وڵاتەکەمان کە ئەتوانم بڵێم گەڕانەوەی هیوا بۆ گەنجان ئەبێتە هۆی پێشکەوتن و زیاتر بەرەو پێشچوونی کوردستان هاوکات ئەتوانم بڵێم لەوانەیە بەڕێزان ئاماژیان بەوەدا بێت پێویستە ئەم فستیڤالە لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستانە ئەنجام بدرێت 100% هاوبەچوونیانم و لە هەمان کاتیشا من وەکو خۆم وەکو وەرزشکارێک لەوانەیە تا ڕادەیەک حەزکەم خۆپەرستانە باسی ئەو بابەتە بکەم ئەگەر ئێمە بمانەوێت گرنگی بەلایانی گەشت و گوزاری کوردستان بدەین ئەگەر بمانەوێت گرنگی بەم جۆرە فستیڤالانە بدەین پێویستە گرنگی بە بوونی کۆمەڵگەی وەرشی لە کوردستانی شا بدەین چونکە وەرزش ناسنامەی نەتەوەیە وەرزش لەم ڕۆژەیە ئەتوانین بڵین لایەنێکی زۆر گرنگە بۆ گرنگیدان بەلایانی بازرگانی و بەرەو پێشچوونی لایەنی گەشت و گوزار لە هەر وڵاتێکە بۆیە هیوادارم پلانی ئەوەشدا بنڕێکە کۆمەڵگای وەرزشیش دروست بکرێ لە کوردستانە کە بەڕاستی بەداخەوە تا ئێستا بێبەشین بە هیوای زیاتر گرنگیدان بەم جۆرە فستیڤالانە و بەلایەنی بەهرەمەندی گەنجان لە هەر بوارێک باسی خۆتم بۆ بکەیت یعنی وەکو ڕاهێنەرێک لە هەڵبژاردەی عراق ئاستەنگەکانت وەکو کچێک وەکو گەنجێک و سەرکەوتنەکانت مەسەرەن خۆتۆ لە کنفێکونێک نهاتیوانێ ڕەنگە گەنجێک ببینێت بڵێت ئەی من چۆن ببمە ڕاهێنەر کچێک بتبینێ چۆن ببمە ڕاهێنەر وەکو دوایی خاتۆ ڕەخۆشیشکە بەرزکردنەوەی قورسایەکەویش بۆمان باسەکە بێگومان ئەتوانە بڵێم لە سەرەتای دەستکردنمان بە وەرزشکردن کۆمەڵێک ئاسەنگی زۆر هەبووە و خودی خۆشم یەکەم ڕۆژ کە دەستم بە بواری وەرزشکردن کرد ڕەنگە زۆر کات ڕێگری هەبوو بێت بگەم بەوەی کە بڕیاری وازیێنان لە وەرزشکردن بدەم بەڵام ئەوەی جێی دڵخۆشی بوو گرنگیدان بە بواری وەرزش هەرچەند بە پێویست نەبووە بەڵام هیوایەک هەبووە لە دڵی خۆما کە بتوانم کۆمەڵێک ئەنجامی بەرچاو بەدەست بهێنم وەکو یاریزان دوای ئەوەی هەندێک ئەنجامی گونجاوم بەدەستهێنا کە تا ڕادەیەک بە دڵم بوو بڕیارمدا ئەگەر واز لە یاریکردن بێنم واز لە بوارەکەم نەهێنم بۆی ئەوەی خۆم پێی نەگەشتوم وەکو یاریزان بتوانم وەکو ڕاهێنەر دەستی کۆمەڵێک گەنجی کورد بگرم و پێشیان بخەم لە بوارەکەیە وەکو خۆم کە ئێستا ڕاهێنەرم ماوەی چەند ساڵێکە ڕاهێنەرم هەوڵی من بۆ ئەوەیە بتوانم ناوی گەنجی کورد بەرز بکەم لە پاڵەوانێتیە دەرەکیەکانە نەک تەنها لە پاڵەوانێتی ناوخۆی کوردستان یاخود لە پاڵەوانێتەکانی ناوخۆی عێراقا ئەتوانم بڵێم هیوای من ئەوەیە یاریزان دروستکەم بەشداری پاڵەوانێتی جیهانیان بەشداری پاڵەوانێتی ئۆلۆمپیات بکات هیوادارم بەرپرسان پاڵپشتی سەرەکی ئێمە بن بۆی بتوانین بەو هیوایی کە خودی خۆمان وەکو یاریزان پێی نەگەشتوین وەکو ڕاهێنەر بتوانین بەو هیوایەمان بگەین هاوڕێجان جەنابتان کاکزانست بەڵێ ئێرە چۆنە بینی هەڵسەنگانت بۆ ئەویشە چەند بەر فراوانتر بکرێت چەند بتوانرێت گەنجی زیاتر کۆ بکرێتەوە وەکەوەی وتیشیان کە لە ناوچە جیاجیەکان بکرێت بەڵێ سەرەتا سپاس بۆ جەنابتان کاکزانە سپاس بۆ کاکبات تاالبانی کە ئەم فرسەتەی ڕێخسۆ بۆ گەنجان کە 4 ساڵە بەردەوامە من ئەمە 2 ساڵمە بەردەوامم بەڵام منیستم لەسەر شتێ قسەکەم جاران سۆشیال میدیا نەبوو سیلەی ڕەحم هەبوو ئێستا سیلەی ڕەحم نەماوە لەبەر سۆشیال میدیا کاک شاباز برادێکی عزیزە زۆر کۆنا یەکترە ناسین بەڵام بەس لەم فستیڤالانە یەکترە بینین لە کەمپینە یەکترە بینین بۆ سیلەی ڕەحمیش باشە بۆ سیلەی ڕەحم باشە بزەبێت یعنی ئێستا من بەس جمعان پێشەمان و جمعانم هەیە بێمە دەرەوە بتوانم لەبەر ئیش و داوامشت بەس لە کەمپین کاک شابازە بینم برادری مناڵیشە سیلەی ڕەحم نەماوە من وەکو ڕاگەاندکارێک وەکو وەرشەوانێکی کۆن بەس لە تەمەنی خۆما قساکەم ئێستا جارانیش بۆی ئەڵم لە تەمەنی خۆما داوای لە بردنەکەم تخوا ببوورە ئەتوانیم چی تۆ ژێر دەستی شەمام خان ڕاهێنان و پێ بکە و تاکید من ئێستش فرقمان هەیە یاریەکەی من 11 ساڵ گۆڵچی پێشمەرگەی سلێمانی بووم نادی پێشمەرگەی سلێمانی تر بە بۆنی عملیاتەوە داوڕام لە وەرزش دووبارە زۆر سپاس بۆ ئێوە بەڵام بەجددی حەزەکەم دووبارە سیلەی ڕەحم پێیا بێت تۆ وەکو ڕۆژنامە نووسێک چەند گرنگە کە گەنج زۆر گەنجمان هەیە ناشارێتەوە قەیرانی زۆر لە هەرێمی کوردستان هەیە گەنجێکی زۆر بێئیشە بێکارە
ژیان و گوزەرانی و پێویست نیە ئەمە ئەوە نیە بڵێن ئەو دیوە نابینین بەڵام چۆن ئێمە هیوا دروستکەین بەو کەسانی خۆمەرزیە شتێ دامەزراندن بێت هیوایەک لە وەرزشا ببینێتەوە لە هونەرا ببینێتەوە لە دەستڕەنجینیا ببینێتەوە ڕەنگە خەڵکی زۆر بەتوانە بێ بەڵام بەشێکیشی کپ کرابێ بەهرەکەی دەرنەخرا 100% بەڵێ گەنجی وامان هەیە لە ئێستا زۆر توعف وابزانام کولێک بەسەر شانتەوە داوای بنەکەم بەس مەترسە بەڵێ گەنجی وا هەیە زۆر بەهرەمەندە بەڵام زۆر گۆشە گیرە خۆی کردو بە گۆشە گیریتر ناڵێ من ناتوانم ئەوکەم هەموو ئینسانێک بەهرەیەکی تێدایێت هەر بوارێکا بێت ئەبێ خۆی بدۆزێتەوە چاوکەر و کاکە وەرەم شوێنانە وەرە بگەڕێ ئینسانی تازە بینە خەڵکی تازە بینە لەوانەیە لە بەهرەی کەسێکەوە تۆ بتوانانی بەهرەی خۆ دەرخی ئەو بینی بڵێ قەیناکە بەلاساییکەمەوە بزانام منیش سەرکەوتۆ بمتیایە گەنجی ئێستا ببوورە خواڵم وڵی خۆی ون کردووە گۆشە گیر خۆی گۆ 100% بەڵێ طبعاً بڕی مادی زۆر گرنگە بۆ گەنج ئەوەیە بێ ئەمەلی کردن زۆر سپاس کاکدانا ئابامێکە لەو مەحوەرە بێ کاکدانا پامی تۆ لەو فستیڤاڵە چەندەمی ساڵتە چەندەبین جارتە بەشداری ئەەکەی ئەتێ چۆن مەسەلەن ساڵی داهاتوو جیاوازتر بێ خەڵکی باشتر زیاتر بناسیت ئەوەی ڕاستی بێ من ئەمە یەکەم ساڵمە بەشداریەکەم بەڵام کە لەوەی لە ماوەی ئەو چەند ساعتەیە کە لێرە بەسرم بردووە زۆ پەشیمانم کە ساڵەکانی تر نەهاتووم بۆی چەند شتێکەوە مەسەلەن بۆم نەکرابێت بەڵام ئەوەی گرنگە لێرە کە ئێستا حالیان لێرە دیومە ئەمڕۆ لە هەر سوشێکی لەم شوێنەیە بووم هوەرێکی تیا بووە یعنی ئەچوویتە ئەو لاوە خەڵک ئەسب سواریە کرد لەم لاوە یەکێک وێنەیە کێشە لەم لاوە یەکێک گۆرانیەوت یەکێک ئامێریە ژەنی ئەوە هیوایەک بە هەمان شێوە ئەویش لەگەڵمانە بوو ئەوە یعنی وەک شۆڵی هیوایەکی پێبەخشی مسا خۆم گۆرانی بێژم ماوەی ساڵێکە گۆرانیم تۆزێک لی دوورکەوتومەتەوە بەڵام کە ئەمڕۆ ئەم جەوە هوەریەم دی لێرە یاین وای لێ کردم دووبارە ئەو هەستم بۆ بگەڕێتەوە وەک شۆڵی ئاگرێک لە ناو دڵما دووبارە دەست پێ بکاتەوە کە ئەوەش ئاگرەکەیە باشە ئەمە بابەوە بێ بەس دوایی بەڵێ چەند هوەرمەندی ترم دی لێرەوە کە مەسەلەن بیرۆڕامان گۆڕیەوە ئێستا ئەگەر یەکێک ئەم فستیڤالە ببینێ لاوانێ بە شتێکی هاکەزایی ببینێ بەڵام مەسجێکی زۆر گەوری لە پشتەوەیە یعنی ئێستا کە ئێمە ئێستا ئاوا لەم ڕیزە لێرە دانیشتوین هەر یەکەمان لە بوارێکایی شەکات کە مەسەن فستیڤال و شوێنی تر نییە کە ئاوا هەمومان بە یەکجار کۆ بکاتەوە بەڵام کە ئێمە ئێستا لە هەمومان لێرە کۆ کردوتەوە کە ئایدێ یەکتریە گۆڕینەوە فکرە یەکتریە گۆڕینەوە گوێمان لە قسە یەکتریە بێت ئەوە شتێکی زۆر گرنگە بۆ من و هیوایەکی دووبارە پێبەخشیمەوە جا من ئسافەیەک بۆ ئەوی لە کاکەزانستەوە تاگاتن وستافی شوانێکی لێرن هەمووی لە ماڵێکی هەژارەوە هاتوتە دەرەوە ئەوە نەبوو هیچمان هەموو شتەکانمان بۆ دابن کرابێت و هاتبینە سەری دابنیشین و ڕەنگە مەسەلەن سە بینەرێک بڵێن جایەوە هەمووتان تێر و سراحەتن وانێتان یاخەن بەڵام بۆ شێوێنی هەمووی بێ هەوڵدێ ڕەنگە مەش بە دایان نەهامەتی و شەو نەخۆنی و تێپەڕ بووین خات و دڵخۆش ماشاءالله لە کچێکی کورد بەو شێوەیە بەڕێزت زیاتر خۆت بە بینەرەکانت بناسیێنیت بەهرەی تۆ لە چیە ئیشت لە چیایە سەختیەکانت چی بۆ ئەو فستیڤالە چۆنە بینی من ناوم دڵخۆشە باڵەوانی هێزی لەش و لەشجوانیم و مدەڕیبی هێزی لەش و لەشجوانیشم عراق کوردستان بەڵێ من یەکەمی هەموو یەکەمەکانی کوردستانم لە هەما کاتیشدا یەکەمی هەموو یەکەمەکانی عراقم و یەکەمی ئاسیاشم و یەکەمی جیهانیشم سپاس خۆم زۆر بەخۆش حاڵ دەزانم گەر ئەمڕۆ توانیم وەکو گەنجێک و وەکو با بڵێن وەرزشوانێک لەگەڵ ئەم گروپە جوانە بەشدار بم ئەوە چوارەمین ساڵە ئەو فیستیڤاڵە جوان و گرنگە ئامادەیە بورن بەڵام ئەمن یەکەم جارمە زۆریش پەشیمانم ئەگەر ساڵەکانی تریش نەمتوانیوە بەشداری بم بەڵام ئیشەڵا لەمە پاش بەشدار دەبم وە هیواداریشم هەموو ساڵێک ئەلەو جۆرە فیستیڤاڵانە گرنگی پێ بدرێت لە هەمووی گرنگتر ئەوە بوو گەر کاک قوبات تاڵەبانی لەگەڵمان بوو وەکو پاڵپشتێک بۆ گەنجەکان
ئەوە بۆ خۆی وا دەکات ئەگەر هەم هێز و قووەتێک بێت بۆ ئێمەی گەنج زیاتر متمانەمان بە خۆمان بێت هیوادارم زیاتر گرنگی پێ بدرێت کچێک کە تا گەیشتی بەوەی کە یەکەمی یەکەمەکان بێت بێگومان تووشی زۆر ناخۆشی و بەستێکی زۆر بوومەوە بەڵام حەزوو ئارەزوو خولیای من زۆر لەوەی زیاتر بوو گەڕێ من بوەستم و ئەنی ئاور بۆ پشتەوە بدەمەوە زۆر ژیلیا کاری ڕۆژنامە نووسی بۆ کوڕان بۆ پیاوان قورسە بۆ کچان دوو ئەوەندەوانە تەجروبەی خۆت و ئەو فیستیڤالە لێرە چی پێوتی کە بەشداریت کە جێگری سەرۆکی حکوومەت لێرە بوو زۆر سوپاسی جێگری سەرۆکوەزیرانەکەم کە ئەمڕۆ بەشداری کرد لەگەڵمانە و ئەمڕۆ جیاواز بوو کە هەموو جارێک کە ئێمە ئەوە بینین ڕاکەین بە دوای ئەمایکە خینە بردەمی بەڵام ئەمڕۆ ئەو لەگەڵ ئێمەیە بوو زۆر بە سادەی گوێی لە هەموو گەنجەکان گرت و لەگەڵ هەموویانە ئەو یاری و چالاکیانەیە کرد ئەوەی کە جێگەی دڵخۆشی منە کە چەند کوڕ لێرە ئەبینم ئەوەنەش خانم و کچ لێرە ئەبینم ئەوە زۆر جێگەی دڵخۆشی منە کە پێشتر ئەو عیلانە ڕێگری بوون لە بەردەم خانمانە یان کچانە کچەکانیان بێنە دەرەوە بەڵام ئێستا کە ئیبینین لە پشتی منەوە کە چەند کوڕ دانیشتووە ئەوەنەش کچ دانیشتووە ئەمە زۆر جێگەی دڵخۆشیە باشە پەیامت بۆ گەنجان بۆوانەی کە وەکو ئەو پرسیارەی کە زۆر لە بەشداربانم کرد کە لە ماڵەوە دانیشتون یان ڕەنگە مەسەلەن جەوێکی ناومێدی شەیە کە لا شعوری ماستی پێناکە ئەممان بە یەکتریە بەخشی کاتێک کە تۆ مەسەلەن پۆستێکەکەی لە سۆشال میدیاکەی خۆت ڕەنگە چەندین گەنج هیوای بکوژیت تەواو ئێمە بێ ئەمەل بوون کۆتایی پێ هاتەوانە بەڵام ڕەنگە و کەسە خۆی چەندین بەهرەی تیاابێ پەیامت بۆ ئەوانە چیە ئەم دوو کەڵەش گەنجەکان وایان لێ هاتووە لە وڵاتی ئێمەیە هیچ لەوەی کێ بێزار بوون یعنی لە سوۆشیال میدیاشە تەنانەت بە کۆمنتی ناشرین ڕووخێنەر بەرابەرەکەشیانە ڕووخێنن لەبەرەوە بێنە دەرەوە لەو جەوە ناخۆشەی کە تیایان بێنە ئەم جۆرە فیستیڤالانە بەشداری بکەن کە دە ڕۆژ بەردەوامە و ئەتوان ئەوانیش بەشداری بکەن لەوەی کە ئێستا بڵێن ئەمە بەشێکە ئەو کەسانەی کە دیارن هاتوون نەخێر تۆ نۆ ڕۆژی کەو لە بەردەستایە ئەتوانی بیت و بەشداری بکەی وە ئەو کەسانەی کە لێرەیان من ئەمڕۆکە هاتم یعنی بە کاک شابازم و دوتم تۆ چی و کردووە من بەتەنیا من چی بکەم لێرە بەڵام وای لێ هاو ئێستا خۆزگەبەوە خۆزم 4 ساعت بچێتەوە دواوە زیاتر بێت کاک شاباز هاوکارم تواناڵێ پێ بڵێ باشیان باش نییە لەخوا بەزای زۆر باشی ئەبێ باش بم لەبەرەوەی کە بینم کۆمەڵێک گەنج کۆمەڵێ بۆ چوونی جیاواز کۆمەڵێ وەرزشوان و هاو بەهرە من دەستخۆشی لە تۆکەم کە پێش ئێمە پێش من ڕاوبۆچوونی ئەوانە وەرگل لەسەر فستیڤاڵەکەمان پێم وا بێ شتێکی وانە ماوەتەوە بۆ من و زۆریشت پێ خۆش بوو کە بەو شێوازە جوانە شیان کردەوە باشە و ئەمێ جوابی کاکزانست بمەوە ئێمە زۆر بیرمان لە سوودی ئەم فستیڤاڵە کردەوە برادرانیش زۆر باسییان کرد بەس هەرگیز بیرم لەوە نەکردووە کە یەکێ لە سوودەکانی زیندوکردنەوەی سیلی ڕەحمە بەڕاستی شادانەکانی بەڵێ کاک شاباز چۆن ئەو بەڕێزانە هەڵبژێران بۆ ڕۆژ یەکەمی فستیڤاڵ بۆی کە بەشدار بنێرە و هەموو بەهرەجیاتەکەن هەڵبەتە بەشێکیان ینی ڕەنگە مشکلیان لەگەڵ کامێرە و قسەکردن هەبێ ژینا خەڵکێکی بەشدارێکی زیاتر لێرە لەسەر چ بنەمایەکە و هەڵبژارنەتان کرد کاکزانە بۆ هەر 4 ساڵەکە گەر تێبینی بکەی هەیان بوو من دووەم ساڵمە بەشداریەکەم هەبووتی یەکەم ساڵمە بەشداریەکەم پێشتریش ئێمە لە هەر شوێنێک لە سوچ هەر لە هەر سوچێکی ئەم نیشتیمانەیە گەنجێکی بەهرەمەند هونەرمەند هەستمان پێکرد بێ بینی بێتمان بەشداریمان پێکردووە لەم فستیڤاڵە خۆتە بینی کە هەم وەرزشوانان هەم لە بواری میوزیک لە بواری دەستڕەنگینی لە بواری ئەدەب شەعر ڕۆژنامە نووسی زۆرێکی تریشتیا بەشدارن یەکێک لە شتە زۆر جوانەکان کە برادران ئاماژەیان پێکرد بەشێک لەم بەهرەمەندانە لەم کەسە سەرکەوتوانە کە ڕەنگە کەمتر خەڵک بیان ناسێ مناڵی خێزانێکی
هەژاری ئەم نیشتیمانە بن بەڵام ئێستا سەرکەوتون. یەک مەسەجەیە کە زۆر گرنگە باسیکەین برادران زۆر باسییان کرد طبعاً لە هەموو توێژێکە با بڵین توێژی گەنج ئەگەر لە 105 ئەم توێژە پشگیری یەک بەهرەمەند بکە ئەم بەهرەمەندە لە ماوەی لەوانەیە کەمتر لە مانگێکە بەهرەکەی بە دنیا بناسرێنرێ. ئەوەی کە ئێستا ئێمە زۆر گرنگیمان پێداوە ئەوەیە ئەم گەنجانت بینی و لەوانەیە بەشێکیش بەشداریان نەکردبێ کەسی سەرکەوتون کەسانێکی بەهرەمەندن دەستڕەنگینن ئەگەر بێت و هەر ئەوانەی کە لەم فستیڤالەیە بەشدارن پشگیری یەکتری بکەن دڵنیاتەکەمەوە لە داهاتوە ئەگەن بە ئامانج و ئەگەن بە ڕێگەیەکی زۆر باشتر و هیوادارم کە شتێکی لە داهاتوە بتوانین شتی باشتر بکەین بۆ زانیاریت هەر ساڵە و لە ئێمە وەکو خەتە گشتێکە ئەزانم مە خۆشم خەریکە لەم لاوە ئەسووتیم یانی لە دڵەوە نا جەماعەتی تەکنیک بۆی کە شتەکە جوانکەم پێم وابێ دووسێکمان لێرە ئەسووتێنە نیتر نازانم چی بەرەکەوێ شتەکەمان کراوە بێت خاتووەمەل ئەوزان ڕەفیقی جەنابی شتە قسەیە کرد لەسەر کەرتی گەشت و گوزار منیش مەیکەپەکە هاتە ناو چاوم تر فرمێسە کاتە خوارەوە وتی تۆ زۆر چی بوو بۆ گریای تۆ قسەکانت زۆر کارێر بوو بەزەوەی کاکشاوەستەکانت زۆر بەدڵما بەڵام گریانەکە هی کەمترین بۆ زانیاریت کەمترین سوود و کەمترین قسم کردو لەسەر فستیڤالەکە زیاتر هەڵەگرێ خۆشحاڵ بووم دووبارە کە هەم بۆ بینەرانیش هەم بۆ چیلا دروستکردن وەکو بەشی گەنجان لەگەڵ کاکچەتۆ و هاوکارەکانتان ساڵی داهاتوو بەرفراوانتریکن یانەوەی ئەو بەڕێزانە وتیان بیبەنە شوێنی تر لە گەرمیان لە باجینان لە سۆران لە شارە زوور ئەمە کاکزانە بۆ بێگومان وە گوتمان هەر کەسێک ئەوانەی کە لێرای بینی هەرکە و خەڵکی شارێکە مەسەجی یەکێک لە مەسەجە گرنگەکان ئەوەیە ئێمە پێمان خۆشە حەسوود نین ئەگەر بێت و ئەم بەهرەیە ئەم فستیڤالە تەواوی فکری ئەم فستیڤالە کەسێکی تر لە شوێنێکی تر بیکای خۆت گەنجەکانی تر لە گرنگی پێبان ئێمە هەم کاکچەتۆ هەم لە پێشەوە مەسەڵەن جەنابی کاقوبات زۆر گرنگیمان بەوە داوە چۆن گەنج پشت بە خۆی ببەستێ خۆت بینیوتە لەوانەیە تەختەی بکەن باشتر ڕوونتر بێتەوە ئەم فکرێ ئەتوانرێ گەنجێک بە شێوازێکی خۆی یان بە شێوازێکی باشتر لە شوێنێکی تر بیکایان هەوڵ ئەم بابەتە ببێ بە بابەتێکی گەشتیاری ئەوە خات و ئەمەلیش لێرەیە توانێت بۆ نمونە گفتوگۆی لەسەر بکە بەداخەوە توان یەک شت بڵێم چەند جارێ لەم لاو لەولا هەندێک شتی تر کران هەوڵە درا لەم فستیڤالە بچێت لەمە نەچوو ئێمە پێمان ناخۆشە لەمە نەچوو پێمان خۆشە لەم فستیڤالە باشتر بووایە و هیوادارم لە ساڵانی داهاتووە بتوانین بە بەرگێکی ترەوە و بە شێوازێکی ترەوە ئەوەش ئەکوێتە سەر ئەو کاتە بەڵێ بە گەنجی زیاتر و بەهرەمەندی نوێ و هونەرمەندی نوێ و میوزیکژان و هەر بوارێکی تری نوێوە بگەڕێنەوە خزمەتی گەنجان بکەین تانیاخان ینی دیوارێکێ لە نێوان گەنجان و دەسەڵات لە تایبەتی لە حکوومەت مەسەلە زۆر جان کەم بەڵام ئەمڕۆ کاقوبات لە ناو گەنجانە بوو تێکەڵێکی واکو و خاتۆژی لاوەتی خۆی ئەهات بۆ لای گروپە جیاجیاکان ئەمە بێت ڕۆحێتێک دروستکاوە چۆن هاندەر بێ بۆ ئەوەی بتواندرێ تێکەڵیەکی زۆر ئەو ڕوئیانە لەگەڵ دەسەڵات باز بکرێ بتواندرێ بەرفراوانتر گەشە سەردووتر کاری لەسەر بکرێ و گشتگیرتر بکرێ کاقوباتیش گەنجە ها ئەوەندە پیری مەکەن بەڵام ئەوەی فعلەن ئەوەی زۆر گرنگە مەسەلەن ئێستا هەموو لایەنێک کاقوبات بەوە ناسراوە کە خۆی ئینسانێکی زۆر سادەیە یعنی حتا لە زۆر لانی تریشەوە خەڵک ئەتوانێت پێی بکە بەڵام ئەم جارەیان کە تەرکیزەکە ئەلێرانە خۆش بەختانە مەسەلەن کە ئەتبینی ڤۆلیبۆلیە کرد لەگەڵ گەنجەکانە یاری تۆپانەیە کرد ئەسپ سواری یعنی ئەوە وای کردکەوە بۆی پێشانی بداتن منیش وەکو ئێوەم یعنی ئێمە بەڕاستی ئەوە یەکێک لە شتە گرنگەکان و یەکێک لە شتە جوانەکانی کاقوبادە کە هەوڵی داوە بڵێتن من لە سەرووی
خەڵک نیمە من لە سەروی دەسەڵات معنای ئەوە نییە کەوا تۆ لە سەروی خەڵکی بە پێچەوانەوە معنای ئەوەیە کەوا تۆ کە دەسەڵاتی دەبێت لە خەڵکی خۆتا جیان لێرا بگری دەبێ قسەیان لەگەڵ بکەی و دەبێ بتوانانی تەواصل بکەن لەگەڵ تۆیە بۆەوەی لێیان تێبگەی یعنی بەڵام ئەوەی دڵخۆشکەریش بوو ئەوەی کە بینیم گەنجەکان هەر یەکو بە ئەوەی خۆی ینی بە کارەکەی خۆیان مەشغوڵ بوو کاقوبات بە خۆی دەچوو بۆ لایەن ئەوە نەبوو وەکو بڵێن بە فرسەتێکی بزانن یان بێن و باسی هەنێک شتی بکەن و ئەمانە مهم جێلایەن جیانی لێ ڕائگرت جگە لە ئەو تیمەکەی خۆشی کە ئەوان ئەلێرانە بوون ئەمڕۆ ئەوانیش بە هەمان شێوە ئەو فرسەتەیاندا بووە ئەم گەنجانە ئەو فرسەتیاندا بۆ ئەم خەڵکانەی کەوا ئەلێرەنە بۆی بتوانن تەواصلێکەوێ بتوانن جێیان لێرا بگرن یعنی زۆر شتە بۆ مەسەلەن بۆ نمونە حتا لەگەڵ ئێمەشا وەکو بڵێن لە بواری مەسائلی ڕێکخراوی و شتیوە مجموعەیە گەنج هاتن لەگەڵ منا قسەیان کرد بۆ هەندێک ئەفکاری خۆیاندا بە ئێمەیان وستیان ئێمە دەمانەوە چۆن مەسەن بتوانین تەواصل بکەین چۆن بتوانین وا بکەین کەوا ئێوە یارمەتی مام بدەن ئەوە خۆی لە خۆی شتێک کە مانای چێ ینی ئێمە بەهرەیەکی زۆر هەیە توانایەکی زۆر هەیە لەو هەرێمەی کوردستانی خۆمان بەڵام تا ئێستا بەداخەوە هیچ شێوازێک نەبوو بتوانن دەری بخەن ئیتر ئەم فەستیڤاڵەوا دەکاتن وەکو دەڵێن ئەم بربەستانە یان ئەم دیوارانەی لە بینی سوڵتە یان دەسەڵات و لە بینی خەڵک و لە بینی گەنجا هەیە ئەم دیوارە نییە بۆیە ئەو کاتەوا دەکاتن کە گەنجەکانی خۆمان فعلا بتوانن احتیمام پەرە بە بڵێن بەهرەکانی خۆیان و بەتوانەکانی خۆیان بدەن و بتوانن کەواوا بکەن کە ئەفکار و ئایدیەکانی خۆیان بگێنن بەدەسەڵات ئەوەی خۆ دڵخۆشکەریش بوو من ئەلێرە بەڕاستیە قسەیە کە دەڵێم و زۆر خۆشحاڵم کە ئەلێرە بوو یعنی زۆربەیان کە هات دێگوت من ئەوە فکرەکەی خۆمە ئەوە نەبوو بڵێتن کواچین بۆ ئەەکەی بێنە بۆ مەسەلەن ئەو ناک یعنی هەر یەکوت لە ڕوانگەی خۆیەوە کە سەیری شتەکانی دەکرد بە شێوازێکی وا تەرحی بەهرەکەی خۆی دەکرد یان فکرەکەی خۆی دەکرد کە مانای ئەو ینی وەکو بڵێ کە خۆی ئەوی کە پێویستیەتی حەلی کردووە نەهاتوە بێتن بە تۆ بڵێتن تۆ ئەبێتن ئەو ئیشەم بۆ بکەیت چونکو تۆ مەسئولی چونکو تۆ دەسەڵاتی یان ئەوەیە بزەبت ئەوە زۆر دڵخۆشکەر بوو ینی ئەوە نەبوو چکو بەداخەوە ئێمە زۆر جار هەیە ئەو فکرە هەڵەیەمان هەیە لە سەرگەنجەکانی هەرێمی کوردستان کە دەڵێن هەمویان لە دوای تەعین دەگەڕێن و هەمویان بەس مجرد دەیانەوێ هەموو شتێکیان بۆ دابی بکەن بەبێ خۆیان ماندوو بکەن ئەوەی من ئەمڕۆ بینیم پێچەوانی ئەوەیە 100% هەر یەک لەو گەنجانەی کەوا ئەلێرەیە هەر یەک لەو کەسانی کەوا ئەلێرێ فعلەن ماندوو بووە بەخۆی و کە گەیشتۆتە ئەو مەرحەلەیە و کە توانەکانی خۆی دەرخستووە ئەوە معنای ئەوەیە کە دەتوانن بیکەن بەبێ ئەوەی کەوا بۆ نمونە حکوومەت تەعینیان بکاتینیان لە شوێنێکدایان مەزرێنێتن بۆیە ئەمە خۆی لە خۆیەوە پێشان دەداتن کەوا ئێمە دەتوانین بیکەین گەنجەکانی خۆمان دەتوانن بیکەن تۆ ئەگەر فکرەکەت هەبێ هزار شێواز هەیە بۆی بتوانی جێبەجێ بکەیت ئەمەش ئەوڕۆ ئەوەمان بینی لێرە دوا سەرنجی کاک نەبەس دەستان خۆش سوپاس بۆ سکوادەکەی کاکچەتۆی لەلایەنی سکوات ئەو سکوادەش تیمەکی هەیە تیمەکەی باشە چکە ئەوەی کە دەبێت ئەوەی باز بکەن زۆر سێفتیە هەیەرە سێفتیە ناخۆشە بێ شوێنی سروشتی ئاوا تێکەڵی کۆمەڵە کچ و کوڕ بەڵام وەکەوەی کوردەوای درێ ئەوە خوشکو بلایانە سێفتیە لە ڕووی ئەمنی و شتێوە خێزانیە لە سەدەمی درۆنێت و لەو سەدەمی درۆنەی سێفتی بژیت باشە یعنی خراپ نییە وە فریشە ئەو باشی خۆمانە و فریشە کۆمەڵە گەنج دێن تێکە لە جۆینێکی باش دەبێ کۆمەڵە قسەی باش دەکردوە خواردنەکانیشان بەتامە گرەیم لە چایەکەشیان نییە باشە ئەمنیش ئەو گلەیم لە شابازی ئێمە دوسێ سارە نەمدی تەلێکان دیتوە وە دارێ بردن توش دەکەن بەڕاستی زۆر ناخۆش بوو ئەو نازم ئەو دووکەڵە بە هەموو بە ئاراسی دێتن گریای بە قسەکانیشمان باش بوو سپاس لۆ توش کە زۆر بەجددی دەماندیتی ئەمە ڕۆژنامەنووسەکان لەکان هەندمان لەسەر موچە و لەسەر کوشتن و بڕین وشتر خەبەرماخینتەوە ئێستا ئەوڕۆکە زەوەی زۆر نەرمە سفتێ باشە خراپ نییە فەرمودیر نامەڵخان منی لە بەرنامەی گەشت و گوزارش بینیوە هەمووی هەر ساڕۆخ و ئەوە نییە بێموچەی وەڵا کورساد یەکێ لە بەهاجوانەکانی کوردەواری کە دەپارێزێ ئەم جۆرە چالەکانێتی کە بەڕاستی ئەمڕۆ با بڵێ نەریتی فەوزای میدیا دروست بووە کە لە سۆشیال میدیا و لە کەناڵە ئاسمانەکانە کام کەناڵە زۆرترین شتی گەرم و پێکدادان و خەبەری سەیر و سەمەرە زۆرتر ڕەواجێتی ئەدرێتێ بەڵام کورسات
دایمەن ئامادەیەکی جوانی هەیە لە ناو گەنجە لە ناو ژنانە لە ناو جوتیارە لە ناو خەڵکی ترایانی بەڕاستی ئەمە بۆشایەکی گەورەی بۆ خێزانە کوردستانەکان دروست کردووە. من شتێکی ترم بینی ئەمڕۆ لێرە ئاینە جیاوازەکان پێکاتە جیاوازەکانی کوردستان ئەمەش بۆ خۆی ڕگەزێکی ڕەنگە جیاوازەکانیش هەموو یەک ڕنگ ئەکید بەڵام ئەوەی کە زۆرتر نامن وتم لە پێشاوتم ڕنگ و دەنگی جیاواز ئەمڕۆ ئامادەی هەبوو بەڵام لەوەش گرنگتر ئێمە لە کوردستان بەوە ناسراوین کە کوردستان وڵاتی پێکاتە و ئاینە جیاوازەکانە ئەمڕۆ بە فعلی بینیم کە پێکاتە جیاوازەکان لەم کەمپینەیە بەشداریان هەیەواتە لە دیانە خەڵکاتوە و لە شوێنەکانی ترەوە هاتووە لە سلەیمانی و لە بادینانەوە لە شوێنەکانی ترەوە ئەمە جارێکی تر با بڵێن هێزی مانەوە و پێکەوەی زیاتر بەهێزەکە شتێکی تر کە زۆر زۆر گرنگە بۆ خێزانی ئەمڕۆی کوردستان ئەوەیە کە من وەکو دایکێک ئەمڕۆ بینیم ئەم کچ و کوڕانە ئەو متمانەیە ئافرین بۆ ئەو دایک و باوکانەی کە مناڵی وایان پەروەردە کردووە کە متمانەیە دەنێ بێتە دەرەوەی ماڵ و شەو لە دەرەوە بمێنێتەوە لە ناو ئەوەیە و سپاس بۆ ئەو گەنجە جوانەی کوڕەکان کە ئەمڕۆ هەستم بە بەرپرسیارەتێکی گەورەیان کرد کە هەستمە کرد گەنجێک نییە کە بە دوای هەندێک ئارەزووا بگەڕێ بەڵکو دەیویست خۆی بسەلمێنێ یەکێک لە گەنجە جوانەکان ئەمڕۆ بینیم زۆر سەرسام بووم بە وێنەکەی ئەویش ئەوە بوو لەو کاتەیە کە لەسەر ستێجەکە گۆرانێکی زۆر ئارام ئەوترا ئەو یۆگایە کرد لەناو هەموو ئەو خەڵکانێک کە ئێمە هەمومان سەیری ینی گوێمان گرتبوو لە گۆرانەکە ئەو بە تاقی تەنیا لە ناو ئارامێکی دەرونی خۆی یۆگای خۆیە کرد بۆیە ئەمانە هەمووی بۆ ئێمە پەیامێکە بۆ دایکان و باوکان پەیامێکە بۆ کۆمەلگای کوردستان پەیامێکە بۆ بەرپرسیاران لە حکوومەت و لە حزب و لایەنە سیاسەکان کە ئایندەی هەر وڵاتێک ئەو گەنجانن کە ئەمڕۆ بە ڕنگ و دەنگ و تەمەنە جیاوازەکان کۆبوونەتەوە من و تانیاخانەوە هەر زۆر وتانم گەنجانەمان هێناوە زۆر دڵمان پێی خۆش بوو چەندە بەڕاستی ئێمە دایک و کەسی گەنجەکانین بۆیە من وەکو حکوومەتیش و وەکو ئەوەش هەمیشە هەنگاوەکانمان بۆ ئەوەیە کە زۆرترین چالاکی و پرۆژەی گەشتیاری پرۆژە چالاکیەکان وەکوی شەمامخانش وتی بەڕاستی لە هەر شوێنێکە چالاکی هوەری کۆمەلگەی وەرزشی چالاکیە جیاوازەکان هەبێت بۆ ئێمە دەبێتە ڕێگەزێکی گرنگی ئەوەن و ئێمە ئەمڕۆژ گفتوگۆمان لەسەرەوە کرد کە ئێمە لە پاییز زین بەڵام بەرەو زستانە ڕۆین کەواتە پێویستە کات بیر لە چالاکی زستانە بکەینەوە بۆیە ئەمڕۆ گفتوگۆمان لەگەڵ کاکچەتەوە بەشی گەنجانی نووسنگەی جەنابی کاقوبات کرد کە چی بکەین بۆ ئەوەی کە بۆ زستان لە چالاکی زستانەکانیش دەست پێ بکەینەوە زۆر سپاس دەکەم ئەمەلخان پەیامێکی کورت کاکاوکار وەڵام من هەرەوەندە دووپاتەکەمەوە سازدانی ئەم جۆرە لە فستیڤال نیشانەی ئەوەیە کە لای کاخوباد و لای ستافەکەشی سیاست سنتەر نییە بەڵکو هوەر و میوزیک و وەرزش و کۆی کایەکانی تریش سنتەرن و گرنگیدان بەو بوارانەی تریش لای ئەوان ئەو لەوێتە من دەستخۆشیان لێکم و سواز بۆ ئێوەش خات و شەمام منیش پەیامم ئەوەیە کە سەرجەمان دڵسۆز بین بۆ کوردستان و بۆ نیشتیمانمان خودی خۆم ئەگەر چی باوکم بە چەک خزمەتی نیشتیمانی کردبێ ئەگەر چی بە ڕشتنی خوێنی وەکو شەهیدێک خزمەتی نیشتیمانی کردبێت ئەگەر چی من نەتوانم چەک هەڵگرم وە خزمەتی نیشتیمانم ئەتوانم لە ڕێگەی وەرشەکەمەوە خزمەتی نیشتیمانەکەم بکەم و ناسنامەی نەتەوەکەم بەرز بنرخێنم سپاس کاکزانە خەسوود زۆری خۆشەوی ها خەسوود زۆری خۆشەوە و مدووکەڵە بەس بۆ توێت ئەو بۆ باوەڕ مەکەوا بێت وەڵا من یەک پەیامی بچووکم هەیە ئەوەی لێرەیە خۆی پەیڕەوێکە بەڵام من بۆ شاشەکە ئاڵم تکایە کە هاتنە ئەم شوێنانە من وەکو گەریدەیەک چکە زۆر شوێن گەڕاوم ڕۆشتوم تکایە هاتنە ئەم شوێنانە پاک و تەمیزی ڕاگرن بەس ئەوەندە ئەڵێم و هیچی کەنا سپاس بۆ سێفتێکی تۆش دەست خۆش زۆر زۆر سێفتی هەستم پێ بەڵێ باشە کاکزانە گرنگ نییە ئێمە خەڵکی کام شارین گرنگ نییە هەمە ڕنگ بین یاخود هەمە بەهرە بین یان هەر کەسە و
بە شێوازی بیرکاتەوە گرنگ ئەوەیە کە ئێمە پشتیوانی یەک بین گرنگ ئەوەیە کە شوێنێک کە بێ بۆ کۆکردنەوە و گرنگ ئەوەیە کە بە ئاشتیانە وەک ئەم شەو یان وەکو ئەمڕۆ بتوانین هەمومان پشتیوانی یەکتری بین و یەکتری بناسین ئێمە لە کوردستانە خاوەنی کۆمەڵێ بەهرەی باشین لە گەنج کە وزەی زۆر سەرەکین هیوادارم پامی فستیڤالەکەمان بە باشی بگاتە گەنجان بۆی کەیتر لە دوای ئەم فستیڤالەوە بۆ زانیاریش دە ڕۆژێک بەرداوامە بێ ئەگەر کەشوهەوە یاخود هیچ هۆکارێکی سروشتی نەبێتەوەی ڕێگری و هیوای سەرکەوتن بۆ ئێوە شەخوازم وە گرنگیش نییە تۆ ئێستا دڵت پڕ بوو نازانم گریە یان نابیانەکەت کرد بە دووکەڵەکە گرنگ ئەوەیە کە پەیامەکەی خۆگەیان و منیش ئاوا وەریەگرم ڕەنگە بیرکردن بێ دوا پەیامی خاتوو ژولیا زۆر سپاسی کەناڵی کورسات دەکەم بۆواستنەوەی ئەم بەرنامەیە و زیاتر گەنجان بیبین و بۆ ئەوەی کە بەشداری لەم جۆرە فیستیڤاڵانەیە بکەن و هیوادارم گەنجانیش بێنە ئەم جۆرە فیستیڤاڵانەوە و لەو قاڵبەی کە هەن دەربچن و لەم جۆرە فیستیڤاڵانەیە بەشداری بکەن. پێشەکی زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ کەناڵی کورسات و هیوادارم ئەو فستیڤاڵە گرنگی زیاتری پێ بدرێت و هیواداریشم زیاتر گەنجان بتوانن ئەو خولیایی هەیەە زیاتر پێشانی دەوروبەری بدەن ئەوە جێگەی دڵخۆشیە بۆ هەمومان. توانێت ئەم فستیڤاڵە لە شتێکی فکرێکەوە ببێت بە شتێکی ڕاستی و زۆر سپاسی کاقوبادی شەکەم کە نەکتەنها ناو فستیڤاڵە چەندی ساڵە لە دەرەوەی جەوێکی وەکۆم فستیڤاڵەشە دایم پاڵپشتی گەنج بووە دایم لەگەڵیانە بۆ دایم نزیک بۆ لایەن و زۆر سپاسی ئێوە شەکەم کە بەشدار بوونم ڕۆ لێرە. زۆر سپاس بۆ کاک زانست بۆ خاتو شەمان بۆ کاک هاوکار بۆ خاتو ئەمەل بۆ کاک نەبەس بۆ خاتو تانیا بۆ کاکەدانا بۆ خاتو ڕوخۆش خاتو جولیا کاکە شاباس سپاس بۆ ئێوە سپاس لەو فستیڤاڵە کاتمان گرتن منیش سپاسی بەشی گەنجان و نووسنگەی کاقوبا دەکەم کە منیان لەو ڕسمێتە دەرهێنام شەوە تۆزە لە غەزە و فەڵەستین دوور کەوتینەوە ژنا بۆ ئەو بۆ هاوکار زۆر سپاس بینەرانی خۆشەویست ئەم بەرنامەیە ئامانجێکی هەبوو ویژەوەیە کە خوای گەورە نیعمەتی گەورەی زۆری بە کوردستان بەخشیوە چ لە خاک و چ لە سەرمایە مرۆیەکەی ئەکرێ هەمومان پاڵپشتی یەک بین دەست لە ناو دەست یەک بین بۆی بتوانین هەمومان ئاسوودە هەمومان وڵاتێکی جوان کە بە ئێمەی بەخشیوە لەسەری بژین و بەدڵخۆشی بەرنامەی ڕەهەندم لەگەڵ هاوکارەماندوو نەناسەکانم پێشکەشکردن ئێوەش ئەمانەتی خوای گەورەکەی